وا بڕیارە لە ناوەڕاستی مانگی داهاتوو پرۆسەی خوێندنی ساڵی تازە دەست پێ بکاتەوە. ئەمە لە کاتێکدایە لە 3 ساڵی ڕابردوودا بەهۆی پێنەدانی موچەکانیان بەشێکی زۆر لە مامۆستایان مانیان گرت و نەچوونە نێو هۆڵەکانی خوێندن. هەڵکشانی ڕێژە و توشبوون بابەتای کۆرۆناش هۆکارێکی تر بوو بۆ وەستانی پرۆسەی خوێندن بۆ چەند جارێک کە ئەمانە زیانێکی گەورەیان لە ئاستی ڕۆشنبیری قوتابیاندا بەتایبەت قوتابیانی 1 و 2 و 3 بنەڕەتی. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت چارەسەرکردنی کێشەی مامۆستایان نیوانەبێژ کە ڕێژەی لە 20% مامۆستایان پێک دەهێنن هەروەها چارەسەری کێشەی کەمی مەنهەج بکرێت کە لە ماوەی ڕابردوودا نەتوانرا بوو کتێبەکان چاپ بکرێنەوە. بۆی کە پرۆسەکە پرۆسەیەکی باش بێ پرۆسەیەک بێ بە شێوەیەکی ڕێکپێک بڕوا بەڕێوە دەبێ هەندێک کێشە و گرفتەیە بەڕاستی چارەسەر بکرێ و تەرکیزیان بکرێتە سەر لەوانە بەڕاستی کێشەی مامۆستایانی وانە بێژمانەیە کە نزیکەی 20,000 مامۆستای وانە بێژن کە ئەمانە کێشەی داراییان هەیە کێشەی موچە و دەرماڵیان هەیە. دیارە بەپێی بڕیارێکی ڕابردووی ئەنجومەنی وەزیران ئەم مامۆستا بەڕێزانە موچیان مەقتوع بوو ئێستا موچە دەستکاری کراوە بۆتە بەشەوانە بە هەمان شێوە تەرکیز بکرێتە سەر ئەوەی کە بەڕاستی ئەوەندەی بکرێت پرۆسەی خوێندن ناو ناوەندەکانی خوێندن ناو قوتابخانەکان بە شێوەیەکی ئاسایی بڕوا بڕێوە بە ڕێکاری خۆپارێزی ئەگەر هاتوو کۆرۆنا بە شێوەیەک لە شێوەکان بەردەوام بوو. لای خۆیەوە جێگری سەرۆکی هەولێری یەکێتی مامۆستایانیش دەڵێت ناکرێت بەهۆی کۆرۆناوە ئەم ساڵیش خوێندن ڕابگیرێت. دەشڵێت لە چەند ساڵی ڕابردوودا ئاستی ڕۆشنبیری قوتابی ڕووی لا دابەزین کردووە. بۆ بەردەوامیش با خوێندن دەبێت شایستە دارایەکانی مامۆستایان وەک خۆی بدرێت تاکو ناوەندەکانی خوێندن دووبارە بایکۆت نەکرێنەوە. ئەم خاڵانە ڕەساو بکەنێن داوامنەوە سێبەی شێوەیەک و بە پێی ڕێنمایە تەندروستیەکان بێتن بۆ ئەوەی تووشی گرفتی ئەوەش نەبین وڵا وەزارەتی سەحە برێکاکە لەبەرەوەی نەخۆشی هەیە ئێمە دەبێت داوامەکان بۆ وەستێنی نە با بەپێی وەکو گوتنی خۆپارێزیەکان داوامەکان بەڕێوە بچیتن و مستەلزەماتی ناوەندەکانی خوێندن قوتابی فێرکار هەبێتن کتێبەکان پەرتووکەکان بەڕاستی ئامادەسازی بۆ بکرێتن و مامۆستایانیش بەڕاستی بە زدی ئاوڕێن لێ بدرێتەوە. ناکرێ بەڕاستی تۆ یەکێک لەو مافەسەرەکیانی کە مامۆستا هەیەی ئەویشان دابینکردنی موچەی ماگانەی مامۆستایە ئەبێ حکومەت بە هەر شێوێک بێتن چۆن ئێسانێکە کە بڕیاری داوا بەبێ لێبڕین موچە بداتن ئەبێ لەسەر ئەو موچەیە بەردەوام بێتن. لە ساڵانی ڕابردوو بەهۆی سەرڤنەکردنی شایستەدارایەکانی مامۆستایان و پەتای کۆرۆنا زۆرترین کات هۆڵەکانی خوێندن بایکۆت کران و خوێندن ڕاگیرا. حکوومەتی هەرێمیش هیچ ڕێگەچارەیەکی گونجاوی بۆ چارەسەری ئەو کێشانە پێ نەبوو. پسپۆڕانی پەروەردەیی و مامۆستایان جەخت دەکەنەوە کە پێویستە ئەمساڵ پرۆسەی خوێندن بە پلانی دروست و تۆکمەوە دەست پێ بکاتەوە و کێشەکان چارەسەر بکرێن تا لەوە زیاتر زیان بەر پرۆسەی خوێندن و قوتابیان نەکەوێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.